من بیر دەکەمەوە کەواتە من پەیوەندم لە تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر دووبارە هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بابەتی پەروەردەیی و زانستی جۆراجۆر. زانای گەورە ئەلبێرت ئەنیشتاین جارێک وتی خەیاڵ و وێناکردن گرنگترن لە خودی زانین. داهێنان و خەیاڵ سەرچاوی سەرکەوتنی تۆن، ئەوانیش لە باوەش بگرە، ئەوان گەورەترین سەروەت و سامانی تۆن لە جیهانێکدا کە ئارەزووی داهێنان و ڕەسەنایەتی زۆر بەنرخە. بەڵام خەیاڵ و وێناکردنێک دوور لەوە هەم وێنا بکە کە تۆ ئێستا کەسێکی سەرکەوتوی و گەیشتی بە خەونی خۆت. بۆ نمونە ئەگەر خەونەکەت بووم بە مامۆستایەکی زانکۆ بێ، خەیاڵ بکە و ببە بە مامۆستای زانکۆ، وا هەڵسکەوت بکە کە تۆ هەویت، هەموو کات بیری لێ بکەوە ئەو شتانش کۆ بکەوە کە دەتکاتە مامۆستایەکی زانکۆیی سەرکەوتوو. بۆ نمونە پەرە بە زمانی ئینگلیزیەکەت بدە، هەوڵدە زانیاری تەواوت هەبێ لەسەر بەرنامەکانی کۆمپیوتەر، کتێب و بابەتی زۆر بخوێنەوە لەسەر شێوەی وانەوتنەوە و قسەکردن و بە کۆمەڵ لە پێش کۆمەڵە کەسێک، زانیاری لەسەر شێوەی وەستان و بەکارهێنانی وشەی جوان کۆبکەوە، خۆت لێرابێنە لەسەر ڕاوەستان لەسەر سەکۆ و وەروە وتاردان. جۆرەکانی وتاردان بزانە و شێوەی وتاردانیش بزانە، ئیتر تا دوایی کە دەڵێم خەیاڵ بکە ناڵێم لەوە هەم بژی نەخێر، کە تۆ خەیاڵ دەکەی و دەسیتە شوێنی ئەو خەونەی کە هەیتت کە موکوڕیەکانت دەدۆزیتەوە، اینجا کار لەسەر خۆت دەکەی و گەشە بۆ ئەو بەشانەش دەدەی کە پێویستیان بە گەشە پێدانە. پێغەمبەرمان دەڵێ خوددا دەڵێ ئەنا عینده ظەنی عەبدی بی وئەنا معه ئیذا ذەکەرەنی، واتە من ڕێک شێوەی ئەو گومانم کە بەندەکەم بە منی دەبا، لەگەڵی دام ئەو کاتانەی لە دڵ و دەروون ناوم دەبا. لێرە زیکر هەرمانای ناوهێنان و بەبیرهاتنەوەی خوددا نییە. خودی بە بیرهاتنەوەی خوددا مانای زۆرتر لە خۆ هەڵدەگرێ. یەکێک لەوانە خوددا فێرمان دەکات کە باوەڕمان بەوە هەبێ کە خەون و وێناکردن و نیەتی باش و گومان کۆمەڵە فاکتەرێکی گرنگن بۆ مرۆڤ، پاڵنەرن. ئیتر پێمان دەڵێ کە گومانت هەبێ و خەون ببینە و هەموو کات بیر لە خەونەکانت بکەوە و زانیاریان لەسەر کۆبکەوە. گەر تۆ وا بکەی و باوەڕی تەواویشت بەوە هەبێ کە خوددا ڕێنوێنیت دەکا و دەست دەگرێ، ئەوە ئەویش دەڵێ لەگەڵت دەبوو خەونەکانت دەهێنمەدی. گومان لەوە نییە کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، حەز بەوە دەکا خەڵک لە دەوروبەری بێ و لیان فێر بێ و فێریشیان بکە. بە تەنیا تۆ فێری هیچ نابی، ئێمە لە یەکتر فێر دەبین و یەکتریش فێر دەکەین. خودی فێربوونیش پرۆسەیەکی هەرەوەزیە بە کۆمەڵە، کەواتە پەیوەندێکی ڕووحی وزەی ئەرێنی و نەرێنی لە نێوان مرۆڤەکان هەیە. گەر من لە ناخەوە باش بم هەمیشە بە ئەرێنی بیر بکەمەوە، ئەوە نامەی ئەرێنی لە ڕێگەی وزە ئەرێنیەکەم دەنێرم بۆ گەردوون. لە ئەنجام کەسی باش و ڕووداوی باش و ئەرێنی بۆ خۆم ڕاکێش دەکەم وەک موگناتیس. ئەمە زانستێکی ڕوحانیە و تا ئێستا مرۆڤەکان زانیاری تاویان پێکۆ نەکراوەتەوە لەسەری، بەڵام هەز بە هەموو لێکەوتەکانی دەکەن کەم تا زۆر. نمونەی زۆر هەن لەسەر داخستنی ڕێڕەوی وزەی ئەرێنی. قوتابی هەیە گەر پرسیاری کیمیای لێ بکەی، ئەوە پێت دەڵێ بە بێبیرکردنەوە من هیچ لە کیمیا ناگەم و هەر ڕقم لەو بابەتەیە. تۆ دەزانی هەر بەوتنی ئەم دوو دێرە تۆ بە عەقلی نائاگایی و بە خودی خۆت دەڵێ هەرچی هەیە لەسەر کیمیا لە مێشکم فڕێ بدەدەرەوە. تۆ ناڕاستە خۆت داوە لە ناخت دەکەی هەموو دەرگاکانی وزەی ئەرێنی بەرامبەر بە بابەتی کیمیا دابخات، ئیتر ڕقت لە مامۆستای کیمیاش دەبێتەوە. هەروە ئەگەر لە ناو مادەی فیزیا یاخود زیندەزانیش بابەتێک هەبێ پەیوەندی بە کیمیاوە هەبێ، عەقلی نائاگایت وات لێ دەکا کە لێی تێنەگەی. ئەوە بزانە وشە و بیرکردنەوە هێزی گەورە و کاریگەریان هەیە لەسەر بەشی نائاگایی عەقلی مرۆڤ، جا چ بیرکردنەوەی ئەرێنی بێ یان نەرێنی. ئێستا تۆ پرسیار دەکەوی دەڵێ وەڵڵاه ڕاستە من یەکێکم لەوانە، بەڵام هەوڵم دا و بە باش بیرم کردەوە لە بابەتی کیمیا، بەڵام هەرتی ناگەم. منیش دەڵێم نەخێر، لەگەڵ بە باشبیرکردنەوە و خۆشویستنی بابەتی کیمیا دەبێ کار لەسەر خۆت بکەی و هۆکاری ڕقەکەت بدۆزیتەوە. بۆ نمونە لەوانەیە لە بنەماکانی بابەتی کیمیا لاواز بیت، لەوانەیە زانیاری تەواوت لا نییە لەسەر بابەتی کیمیا. ئەم لاوازیانە بەهێز بکە و زیاتر پەرە بە بابەتی کیمیا بدا، اینجا سەیری خۆت بکە کە چۆن گۆڕاوی. ئەم پرۆسەیە پێویستی بە کاتە، ئاوا ڕووناداتن. بەس بە بیرکردنەوەی ئەرێنی لە پڕێکە نابیتە کەسێکی لێهاتوو لە بابەتی کیمیا. گەشتی
پەروەردەییتان پڕ بێ لە خەیاڵ و وێناکردن. هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە. اینجا فێربوون.